لیژنەکانی پەرلەمانی عێراق دابەشکران و لە کۆی 26 لیژنە کورد سەرۆکایەتی 5 لیژنەی بەرکەوت. لە بەربیانی ئەمڕۆ شەپۆلێکی بارانبارین هەرێمی کوردستان دەگرێتەوە لە هەندێک ناوچەش پێشبینی ڕوودانی لافاو دەکرێت. هێزێکی پێشمەرگا کە لە ڕێگەی فڕۆکۆ چوو بوونە تورکیا ئێستا لە دەواازەی مورشید پنار جێگیر کراون و لە چاوەڕوانی هێزەکانی تردان بۆ چوونە ناو کۆبانێ. لایەنە سیاسیەکان لە هەڵەبجە لەسەر پێشنیازی دابەشکردنی پۆستەکانی پارێزگاکە ڕێکەوتن. 25 کورسیش بۆ ئەنجومەنی پارێزگاکە دیاری کرا. خۆشەویستان سڵاوتان لێبێ فەرموونی و هەواڵەکان. لیژنە میشەکانی پەرلەمانی عێراق یەکلا کرانەوە لە 26 لیژنەی پەرلەماندا کورد لە 15 لیژنەیان سەرۆک و جێگر و بڕیاردەری بەرکەوتووە. دوای کۆبنەوەی سەرۆکی لیژنەکان لەگەڵ سەرۆکایەتی پەرلەماندا لە کۆی 26 لیژنەی هەمیشەی پەرلەمان کورد سەرۆکایەتی لیژنەکانی نەوت و گاز، ئاودانکردنەوە و خزمەتگوزاری، خوێندنی باڵا، تەندروستی و کۆمەلگای مەدەنی بەرکەوتووە. جێگری سەرۆکی لیژنەکانی یاسایی، پەیوەندەکانی دەرەوە، پارێزگا و هەرێمەکان، پەروەردە و کاروباری کۆمەڵایەتی و هەروەها بڕیاردەری لیژنەکانی دارایی، بەرگری واسایش، کاروباری ژنان و مناڵان، ڕۆشنبیری و کۆچ و کۆچبەرانی بەرکەوتووە. بە گوێرەی زانیاریەکان هەندێک لە سەرۆکی لیژنەکان 2 ساڵ بە 2 ساڵ لە نێوان فراکسیۆنەکاندا دابەشکراون. دابەشکردنی لیژنەکانی پەرلەمانیش دوای چەند مانگێک دێت لە دەستبەکاربوونی پەرلەمانی عێراق هەڵبژاردنی سەرۆکایەتی پەرلەمان و سوێندخواردنی وەزیرەکانی حکوومەتی عێراق. شەپۆلێکی بارانبارین هەرێمی کوردستان دەگرێتەوە بەڕێوەبەری کەشناسی هەرێمی هۆشداری دەدا لە ڕوودانی لافاو و داواش لە دەستگا پەیوەندیدارەکان دەکات ئامادەکاری پێویستکەن بۆ ڕوودانی هەر حاڵاتێکی لە ناکاو. فازڵ ئیبراهیم بێناڵتی ڕاگەیاند شەپۆلێکی بارانبارین هەرێمی کوردستان دەگرێتەوە و تا ڕۆژی سێشەممە بەردەوام دەبێت وتیشی ڕۆژی شەممە و یەکشەمەی داهاتوو پێشبینی دەکرێت زۆرترین ڕێژەی باران ببارێت. بەڕێوەبەری کەشناسی هەرێم ئاماژی بۆش کرد ڕۆژی سێشەممە کۆتایی بە بارانبارین دێ و شەپۆلێکی سەرما ڕوو لە هەرێم دەکات بە جۆرێک لە هەندێک لە ناوچەکان پلەی گەرما بۆ 1 پلەدا دەبەزێ و بەرزترین پلەی گەرماش 14 پلەی سەدی دەبێت. پێشبینی دەکرێت لە بەیانیەوە دووبارە شەپۆڵێکی بارانبارین ڕوو لە ناوچەکانی هەرێمی کوردستان بکاتەوە بە تایبەتیش لە بەیانی لە شەوی پێنجشەممە لەسەر هەینیەوە کاریگەریەکانی ئەم بارانبارین و نزمە پاڵەپەستوی لەسەر هەرێمی کوردستان دەردەکەوێتن بە شێوەی پڕوشکە باران دەبێتن دواتر بۆ ڕۆژانی هەینی و دواتریش تاوەکو بەرەبەیانی ڕۆژ سێشەممە کاریگەری ئەم شەپۆڵی بارانبارینە بەردەوام دەبێت لەسەر ناوچەکانی هەرێم پێشبینیش دەکرێتکەوە بە تایبەتی ڕۆژانی هەینی و ڕۆژانی یەکشەممە شەپۆلی بارانبارینەکە کاریگەریەکانی زیاتر بێت لەسەر ناوچەکانی هەرێم بڕێکی زۆر بارانبارین سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستان بگرێتەوە جگە لەگەڵ خۆی بارستەهوایەکی سارد لەگەڵ خۆی دێنێ بۆ ڕۆژانی دواتر کە پێشبینی دابەزینی پلەکانی گەرما دەکرێت بە ڕادەیەکی بەرچاو لە ناوچەکانی هەرێم هەروەها لە کۆتایی هاتنی ئەم شەپۆلی بارانبارینەش پێشبینی بەفربارین دەکرێت لە ناوچە شاخاویەکانی هەرێم. هێزەکانی پێشمەرگە بۆ چوونە کۆبانەیە گەیشتنە دەرگای سنووری مورشید پنار چاوەڕێی گەشتنی هێزەکانی دیکەی پێشمەرگە دەکەن. بە گوێرەی تۆمارە ڤیدیۆکان تیمێکی پێشمەرگە کە لە ڕێگەی فڕۆکەوە گەیشتونەتە تورکیا لە ئێستادا لە دەرگای سنووری مورشید پنار جێگیر کراون. هەروایە زەمنیەکانی تورکیاش ڕێوشوێنی توندی ئەمنیان بۆ پاراستنی ئەو هێزەی پێشمەرگە گرتوۆتە بەر. کاروانێکی هێزەکانی پێشمەرگە لە ڕێگەی دەواازی سنووری ئیبراهیم خەلیلەوە چۆ وڵاتی تورکیا و بە گەیشتنیان بۆ کۆبانێ لەگەڵ هێزەکانی یەبەکە و یەپەژەدا بە هاوبەشی بەرگری لە کۆبانێ دەکەن. ئەوەش بۆ یەکەم جارەکە هێزی پێشمەرگەی کوردستان بە شێوەیەکی ڕێکخرا و لە دەروەی سنوورەکانی هەرێم شەڕکات. هاوکات چەند پێشمەرگەیەکیش لە ڕێگەی نارتیەوە باسی چوونیان بۆ کۆبانێ دەکەن.
di derbasê nîvdewletiyê İbrahim Xelîl da. Bi 155 pêşmerge û nêzî 5 torombêlên serbazî berev Kobanê. Bi dehan demjimêr ji demê pêşmergeyê çûn ji ber pêşwaziya xelkê rê girtibûn pêşmerge bêjin evê oreya wan zêdetir kir. حکوومەتی هەرێم و سەرۆکی هەرێم و جێگری سەرۆکی هەرێم سیخیان بەو جێشەی کردیە کە دەمانێرن بە سەرکەوتنەی زۆر گەورە دەینەوە لۆ هەرێمی کوردستانیش لۆ هەموو خەرجی کوردستانەوە لۆ ئەو پێشوازی گەرمەی کە لە هەولێر ڕالەمایان کردیا تا ئێرە ئیشاڵا شتێکی مێژووی دروست دەکەین. ئێمە لە شاری سلێمانیەوە بەڕێکەوتین بۆ هەولێرێ لە هەولێری ڕا بەڕێکەوتین بەرەو زاخۆس وا لە برایم خەلیلین بۆ هەر چوار پارچەی کوردستان بستێ لە خاکی کوردستان بە هەموو دنیا نادەین. کۆبانێ شارێکە لە شارەکانی کوردستان ئێمەش لەبەرێەوەی کەوا بچین هانای خوشک و براکانمان لە کۆبانێ. Bi dehan dayikên şehîdên şerê dijî Daeş caveriya tolvekina lawên xwe dikin. Ev ca şerê Kobanê dê vê bersivê êgila ket. Ka aya çi mijdeyek dê vê bît? Xweş ya nexweş? Ez bawerim ku çavê şehîdê me ji vê gavê me ye ku em bişên tola wan vekin ku wan xîna xwereştî bo xatir vê axê ku em bişên tola wan vekin û Pêşmerge bû hêza nîzamiya Kurdî li dervey sinûrê cugurafiyê herêm. Êkem tecrüba şerriye çil hişkatî yan jî li esmanî bît dervey sinûrê xwe şerî bikin. تی پورت خرد ویدامی دایک رزبن چکوام و گوییت هنده ظروفت حساس داجین دورو برای ما دشمنن و ونده ساله ما دشمن یتین و وشما ونابن و کو دیار چون ما بو کوبانه نکو کلگا کیمه نزدیکی 5 سیارنا ام 105 پێشمەرگەی ناوم نوکە بگەل گومەرگای ئیبراهیم خەلیل گەلێک خوشحاڵین کو ساعتی شەوێژی ئەم بەرەف سنووری خاکە تورکیا پاشی لێرەژی بۆ ڕۆژاوای کوردستان بۆ کۆبانێ چین هاریکاری شارڤانên یەپەکێ بکەین. Noke her du hêzên parastina gel YPG û YPJ şerê dijî Daeş li Kobanê dikin. Caveriya layenê siyem ew jî pêşmerge ye ku ji parêzgehên Başûrê Kurdistanê bi çekên giran berev carenivîsî hêzên Kurdî li Rojavayê Kurdistanê. Yusuf Musa NRT li derwaza sinûriya İbrahim Xelîl. بەڵێبەڕێزان هەر لەسەر چوونی ئەو هێزەی پێشمەرگە بۆ هاوکاریکردنی کوردانی خۆراوە هەروەها بۆ بەرگریکردن لە کۆبانێ و ڕوبەڕووبوونەوەی چەکدارانی داعش ئێستا پامنێرمان بێستون خدر لە شاری هەولێر لەسەرێکی لە شەخامەکانی ئەو شارە ڕای هاوڵاتیانمان بۆ وەردەگرێت لەسەر چوونی هێزی پێشمەرگە بۆ کۆبانێ بێستون سڵاوت لێ بێ باڕای و هاوڵاتیانە بزانین. دیار سلااو لێ و لە بینەرانی NRT بەڵێ هەروەکو دەبینین هێزی پێشتیوانی و هەروەها هێزی پێشمەرگە لە هەرمی کوردستان دوای ئەوەی سەرۆکاتی پەرلەمان و سەرۆکاتی هەرێم بڕیاریاندا کە پێشمەرگە لە تورکیا ڕەوانەی کۆبانێ بکرێت هێزێک بە چەکەوە چەکی قورسەوەک باز دەکرێت بەڕێکرا بۆ کۆبانێ و لە ئێستادا دیارە چۆتە ناو کۆبانەیان بەڵێ ئەو هێزە لە هەرمی کوردستان ڕەوانەکرا و هاوڵاتیانی شوەک بینرا لە NRTش کە پێشوازیان ئەو هێزانە پێشوازیان لێکرا لەسەر سنوورەکانی ئیبراهیم خەلیل و بۆ شوێنانێک کە دادەڕۆیشت دڵیان پێیان خۆش بوو بەو هێزی پێشمەرگە ئێمە لەسەر ئەو بابەتە ڕای هاوڵاتیان وەردەگرین بزانین ڕای ئەوان چێ لەسەر ئەوەی بزانین تا چەند لەگەڵەوەدان و قسەیان چییە لەسەر چوونی هێزی پێشمەرگە بۆ کۆبانێ. بەڵێ بەڕێزێت وەکو هاوڵاتێکی شاری هەولێر هێزی پێشمەرگە بڕێدرا کە بچێت بۆ کۆبانێ. ئایا تۆ وەکو هاوڵاتیەک ئەو بڕیارە چۆن دەبینیت و ئەو بڕیارە چۆنە بەلات؟ بەڵێ من پێم وایە چوونی پێشمەرگە بۆ وەکو پاڵپشێک بۆ ڕۆژئاوا دیوێکی ئیجابی هەیە بۆ مەسەلەی نەتەوایەتی کوردی هەروەها لە ڕووی یاسا نێودەوڵەتیەکانیش زیاتر دەبێتە هۆی بە یاسابوونی هێزی پێشمەرگە وەکو هێزێکی نێودەوڵەتی چونکە بۆ یەکەم جارە لە مێژووی کوردایەتی و لە مێژووی
شۆڕشی کوردایەتی و لە مێژووی پێشمەرگایەتیش بۆ یەکەم جارە بتوانرێت بە ڕێگایەکی یاسایی کە تیای تەدەخولاتی ئەمریکا و هاپەیمانان و تورکیاکەوە ڕازی بوونکەوە ڕەزامەندیان بڕێکەوە هێزی پێشمەرگە لە دەرەوەی سنووری کوردستان بچێتە سنوورێکی ترکە کوردستانی ڕۆژئاوایە هەروەها لە ڕووی دەرونی وەش وەکو پاڵپشتێک بۆ یەفەکە پێم وایە لە ڕووی سایکلۆژی وەش زۆر گرنگە. پێت وایە دەبێتە هێزێکی پاڵپشتی و کۆبانێ لەو شەڕی کە ئێستا داعشتەی کەوتووە ئەنی وەک پاڵپشتێکی بەهێز کەوچەکانی لەگەڵ ببێتەوە سەرکەوت. هەرچەندە عەدەدی ئەو برا پێشمەرگانەمان کە چۆتە بۆ کۆبانی عەدەدەکەی زۆر کەمە لە بەرامبەر ئەو هێزە زەبەلاحەی داعش 150 پێشمەرگە زۆر کەمە بەڵام ئەو چەکە قورسا ئەوە خاڵێکی ئیجابیە لە تەوازنی شەڕەکە لەو ناوچەکەدا و هەروە پێشمەرگە بە حکمی و ئەزمونەی کە هەیبوو لە ئازادکردنی عێراق لە 2003ەوە کەوا تەنسیقی پێشمەرگە لەگە هێزی ئاسمانی ئەمریکا ئەگە بەراوردی کە لەگە یەپەکەی باشترە ئەمەش خاڵێکی ئیجابی ترەکەوە ئەگەری ئەوەی هەیە تەوازینی شەڕەکە لە بەرژەوەندی یەپەکە و پێشمەرگە دابێت. بەڵێ دیار چەند هاوڵاتێکی لێرەیە دانیشتوون ئێمە دەچین لای ئەمزان ڕای ئەوان چییە لەسەر چوونی پێشمەرگە بۆ کۆبانێ بەڵێ بەڕێزێت وەکو هاوڵاتیەک چوونی پێشمەرگە لە ئێسادا بە بڕیاری سەرۆکاتی پەرلەمان هەروە سەرۆکاتی هێرم ئایا چۆنی دەبینی چوونی هێزی پێشمەرگە بۆ کۆبانێ؟ بەڕاستی بەخێراتنی بەرنامەکەتان دەکەم کەناڵە جوانەکەتان بەڕاستی لە جێ خۆی بوو یعنی بڕیارەکەی حکوومەتی هەرێم بڕیارەکەی پەرلەمان بەڕاستی داوا دەکەین هێزی زیاتر بنێردرێ لە بۆوان چکە ئەمە یەک خاچین یەک قینین یەک دەوڵەتین ئیدی ئیشاڵ هەر سەرکەوتو دەبی. دەچین لای هاوڵاتێکی تر کە هەر لەگەڵەوان دانیشتووە بەڵێ تۆ وەک بەڕێزێکی تر چوونی هێزی پێشمەرگە لە ئێستادا چۆن دەبینیت ئایا پێت باش بووە و هێزەکە ڕەوانەکراوە؟ پێشەکی بەخێرات دەکەم کەناڵەکەتان دەکەم بەڕاستی زۆر با پێخۆش بوو بڕیارەکەی پەرلەمان و بڕیارەکەی سەرۆکی هەرێمی کوردستان هیوادارین هێزی زیاتر بنێرن بەرەو کۆبانێ چکە کۆبانیش بستێک لە خاچی کوردستانی خۆمانە و هیوادارین ئێمەش وەکو خۆبەخشێک ئامادەین هەموو کاتێک پێویستیان بمەبی بە دڵ و بەجان بەڕاستی لەگە پێشمەرگە برایەکانمان بچینی کۆبانی ڕزگارکەین و هەموو شارەکان هەر چار پارچەی کوردستان ڕزگارکەین و ئینشاءڵڵا هەموو کوردەکان سەرکەوتوو دەبن پێشمەرگەکانیش بە سەلامەتی دێنەوە ئینشاءڵڵا خوای لەگەداین. گەڕای تۆ شوەرگین وەک بەڕێزێک تۆ چوونی پێشمەرگەت پێ چۆن بوو کە دەبینین کۆبانێ لە شەڕێکی قورسدا لەگەڵ داعش؟ پێشەکی بە خێراتنی تەلەڤیزیۆنی NRT دەکەم وەڵای پێویستی پێیە ئەوان شەر کوردن وەچیما بڕیارەکەی سەرۆکی هەرێم و سەرۆکی پەرلەمانش لە جێ خۆی بوو پێویستیان بە ئێمە بێ ئێمەش ئامادەی بچین. چی هیوایەک دەخوازی بۆ پێشمەرگانەی کە چوونێ وە شەربانانی پەگەش لەوێت؟ وڵای هیوادارین هەموو بە ساغ و سەلامەتی بێنەوە هیچ زەرەرێکی وەها لێ نەکەویتن لە کوردی. دیار ئەوە ڕای چەند هاوڵاتیەکە کە ئێمە وەرمانگە دیارە ئەوان لە ئێستادا کە NRT ڕووماڵیە و ڕاستەوخۆ لە سەرچوونی هێزی پێشمەرگە دەکات دەستخۆشی لێ دەکات کە بە پێویستیان زانیوە و کە لە ئێستا دەیکا ئەوان دڵیان خۆشە بە چوونی هێزی پێشمەرگەوە هیوا دەخوازن کە ئەو هێزی پێشمەرگە بتوانێت باڵانسی هێز لێ بگۆڕێت و بە سەرکەوتویی بتوانن ئەو شارە ڕزگار بکەن و لە داعش پاکی بکەنەوە و وەک خۆشیان وتیان ئەوان ئامادەن کە داوان لێ بکرێت بە گیان ئامادەن کە ئەوانیش بەرگری لەو خاکە بکەن کە پارچەیەکە لە خاکی کوردستان کە دابەشکراوە. بەڵێ دیار بەڵێ بێستون خدر پامنێری NRT لە هەولێر سوپاس بۆ تۆ خۆشەویستان لاگەڵتان بەردەوام ببین. چون هێزێکی پێشمەرگە بۆ کۆبانەی کاردانەوەی ناوخۆی نێودەوڵەتی لێکەوتەوە و زۆرێک بە گرنگەوە لەو هەوڵی هەرێمی کوردستان دەڕوانن ئەو هێزەش کە بە هەر ناوچەیەکدا تێپەڕ دەبوو بە جۆش و خۆشەوە لەلایەن هاوڵاتیان و پێشوازی لێ دەکرا. لە باکووری کوردستانیش تا درنگانێکی شەوی ڕابردوو بە سەدان کەس لە پێشوازی هێزەکەی پێشمەرگەدا بوون. با پێکەوە ڕایژمارێک لە کوردانی باکوور ببینین سەبارەت بە هێزەکەی پێشمەرگە. ئەم چوویمە ساحلدۆن کرد ڕۆبی عسکرین ترکۆ ساحلدۆنۆ ماخڕۆ کرد ئەم فیشاک باردۆنامە و بیبار گۆزی باردۆنامە مەڵات هەمی گشت دەربۆز بێ هەمی ڕاوی چوون مۆڵی خوادا نۆ دامۆ پێشمەرگەمە نهۆ بێنجی خودێتێ جۆردی هەمی دەربکەبن بەردەرگە تۆ هەیڤە دیژی بەم هەر ئەومۆدانە ئەم حۆزرن ئەم vێدێنا و ئەم هێڤیۆ پێشمەرگۆنا و
خودی خجل هیو پشمرگه اینا کیف و خوشت بیشت برای ما پشمرگه و بچن هاری برای ما کرد کوبانه ایشالله و تحشیه همیه بکشن و کردستان آزاد بکن. اکشی حتی نوش خوا خلطی و کرده او بی پارتیجیتی هم بی ایرو پارتیجیتی نموه کرد همه ایکن و وقتا ببین اکشی چه قوت و چه حز منه باوره بکر بکرده دسته که بده به قوبانو ما آقا پاپیکال ما چه جانا کبت انسان بشه قوبانه کبت او تش گرک بره همه درا دستکش مرته کردستانه تش سلوپیاته بس دشمن ما دستک نودن ما دستک دن با دحشو وەزارەتی پێشمەرگە ڕایگەیان سکاڵە یاسایی لەسەر و کەناڵانە تۆمار دەکا کە وردەکاری چوونی پێشمەرگیان بۆ کۆبانێ بڵاو کردوتەوە دەژڵێت بڵاوکردنەوەی وردەکارەکان بەشداریکردنی ڕاستەوخۆی لە زیادکردنی مەترسی بۆ سەر هێزەکانی پێشمەرگە. وەزارەتی پێشمەرگە لە ڕاگەیەنراوێکدا کە وێنێکی دەزێنارتی کەوتۆ ڕایگەیاندووە بۆ پاراستنی سەلامەتی یە و هێزەی ڕەوانی کۆبانێک کراوە بە هیچ شێوەیە زانیاری لەسەر کات و ژمارە و پێکاتەوە و ڕێگای ڕۆشنی بڵاو ناکاتەوە تا ئەو کاتە هێزەکە دەگاتە شوێنی خۆی لە کۆبانێ. هۆشداریشی داوتە کەناڵەکانی ڕاگەیاندن بۆی زانیاری لەسەر وردەکارەکانی چوونی و هێزە بڵاو نەکەنەوە دەژڵێت بڵاوکردنەوەی وردەکارەکان بەشداریکردنی ڕاستەوخۆی لە زیادکردنی مەترسیەکان بۆ سەر و هێزەی پێشمەرگە. ڕاشی گەیاندووە گەرە و هێزەی پێشمەرگە لە ڕێگەی چوونیدا بۆ کۆبانێ تووشی ڕووداوی نەخوازراو بێت. وەزارەتی پێشمەرگە بە مافی خۆی دەزانێت ئەو کەناڵانەی ڕاگەیاندن ڕوبەڕووی بەرپرسیارەتی یاسایی بکاتەوە کە وردەکارەکانیان بڵاو کردوێتەوە. هێزەکانی هاوپەیمانان بەسەر پەرشتی ئەمریکا 14 هێرشی ئاسمانیان بۆ سەر داعش لە خاکی عێراق و سووریا ئەنجامدا و لە هێرشەکاندا بۆ سەر مۆڵگەکانی داعش لە شەنگال ئەمریکا هەلیکۆپتەری جۆری ئاپاچی بەکارهێنا. فەرماندەی ناوەندی هێزەکانی سوپای ئەمریکا لە ڕاگەیەندراوێکدا ئاماژەی بۆ کردووە ئەمریکا و هێزەکانی هاوپەیمانان بە بەکارهێنانی فڕۆکە بێفڕۆکەوانەکان و فڕۆکە جەنگیەکان 8 هێرشیان لە خاکی سووریا و 6 هێرشیان لە خاکی عێراق ئەنجام داوە. ئەمریکا 3 هێرشی کردووەتە سەر مۆڵگەکانی داعش لە قەزای شەنگال کە یەکێکی بچووک و 2 ئۆتۆمبیل تێک شکێنراون و لە هێرشەکەشدا هەلیکۆپتەری جۆری ئاپاچی بەکارهێنراوە بۆ ماوەی 3 کاتژمێر بەردەوام بووە. هاوکات لە 3 ئۆپەراسیۆنی نزیک شاری فەلوجەش 3 یەکەی بچووکی داعش بردومان کرا. فەرماندەی ناوەندی هێزەکانی ئەمریکا ڕاشی گەیاندۆ هێرشەکانی سووریا لە نزیک کۆبانێ ئەنجامدراوە و 5 سەنگەری داعش و یەکەیەکی بچووک و 2 ئۆتۆمبیل بردومان کراوە. ئاماژی بۆش کردووە کەم ئۆپەراسیۆنانە لە ژێرناوی سووربوونی سروشتی بە مەبەستی نێشتنی مەترسیەکانی داعش لە ناوچەکە ئەنجامدراوە. لە ئۆپەراسیۆنەکانی خاکی عێراق هێزەکانی هاوپەیمانان و ئەمریکا هەروە وڵاتانی فەڕەنسا و بەریتانیا و ئوسترالیا و بەلجیکا و دانیمارک و هۆڵندا بەشدار بوون و لە ئۆپەراسیۆنەکانی خاکی سووریاش بێجگە لە هێزەکانی هاوپەیمانان و ئەمریکا وڵاتانی سەعودی و ئیمارات و ئوردون و بەحرەین بەشدار بوون. مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان ڕایگەیاند داعش توانای ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆی هێزی پێشمەرگەی نەماوە پشتی بە خۆکوژی و دانانی تەقەمەنی بۆمبی چێنراو بەستووە. لا کۆبنەوەیەکدا لە سەلاحەدین لەگەڵ کۆنسوڵ و نوێنەری هەرێکە لە وڵاتانی ئەمریکا و فەڕەنسا و بەریتانیا و ئەڵمانیا و ئیتاڵیا و هۆڵندا و کەنەدا و ئوسترالیا لە هەرێمی کوردستان بارزانی ڕایگەیاند بە پشتیوانی هێزی هاوپەیمانان و ئازایەتی پێشمەرگە سەرکەوتنی بەرچاو لە بەرەکانی شەڕ بەدی هاتووە و ڕاشیگەیاند ئەو سەرکەوتنانی پێشمەرگە بۆ هۆیەوەی داعش لە پلانەکانیان بۆ پێکەوەگرێدانی دەشینێنەوە و ناوچەکانی ژەردەسەڵاتیان لە سووریا شکست بێنن. بۆیە داعش توانای ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆی پێشمەرگەی نەماوە و پشتی بە خۆکوژ و دانانی تەقەمەنی بۆمبی چێنراو بەستووە. بارزانی هەر لەو کۆبوونەوەیدا کۆنسوڵ و نوێنەری وڵاتانی هاوپەیمانی لە بارودۆخی مەیدانی بەرەکانی شەڕ و پێداویستەکانی هێزی پێشمەرگە و پلانی داهاتووی بەرەکانی شەڕ ئاگادار کردەوە. لە بەشێکی دیکەی قسەکانیدا سەرۆکی هەرێم ئاماژەی بۆش کرد پێویستە بەغدا لە شەڕی دژی داعشدا بەرپرسیارەتی و پابەندبوونەکانی بەرامبەر پێشمەرگە جێبەجێ بکات چونکە هەرێم سەربارەوەی تێبینی زۆری لەسەر حکومەتی نوێ بوو بەڵام بڕیاری بەشداریکردنیدا بۆ ئەوەی باشتر بتوانرێ شەڕی داعش بکرێت. ئەمریکا جەختی لە پاڵپشتیکردنی ئاسمانی هێزەکانی پێشمەرگە کردەوە و سوپاسی هەرێمی کوردستانی کردبەوەی لا ڕووی سەربازی و هاوکاری کۆبانی کردووە. ژەنەڕاڵ لوی دۆستن فەرماندەی ناوەندی هێزەکانی ئەمریکا ڕۆژی ڕابردوو سەردانی هەرێمی کوردستانی کردو لە میانی کۆبنەوەیەکدا لەگەڵ سەرۆکی هەرێم ڕایگەیاند لەسەر ئەرزی واقع پێشمەرگە توانیوێتی ئوستورەی داعش تێک بشکێنێ و بیکاتە هێزێکی بەزی و کە نەتوانێت خۆی ڕابگرێت. ڕاشیگەیاند بەهۆی سەرکەوتنەکانی ئەم دوایەنی پێشمەرگە لە زومار و ڕەبیعە داعش تووشی شپرجەیی و بێورەی هاتووە. فەرماندەی ناوەندی هێزەکانی ئەمریکا جەختیشی کردەوە لەوەی ئەمریکا بەردەوام دەبێت لە پاڵپشتیکردنی ئاسمانی بۆ هێزەکانی پێشمەرگە و ڕایگەیاند
بۆرە ئۆپراسیۆنێک و لە هەر بەرێکدا پێشمەرگە نیازی پێشڕەویکردنیە بێت فڕۆکە جەنگیەکانی ئەمریکا ئامادەن پاڵپشتی پێشمەرگە بکەن لەبارەی کۆبانەی شەوسپاس هەرێمی کوردستانی کردبەوە هاوکاری سەربازیانەی هەرێمی کوردستان کە ڕەوانەی کۆبانی کردووە. کۆمیتەی نوێنەراتی 42 حزب و لایەنی سیاسیەت چوارپارچەی کوردستان داوا دەکەن حکومەت هێرێم مۆڵەتی کردنەوەی فەرمی نوێنەراتی کانتۆنەکانی ڕۆژاوا لە هەرێمی کوردستان بدات. نێچیروان بارزانیش دەڵێ پشتگیری سەربازی و مرۆیی بۆ کۆبانێ بەردەوام دەبێت. پاش نێوەڕۆی ئەمڕۆ نێچیروان بارزانی سەرۆکی حکومەت هێرێمی کوردستان پێشوازی لە کۆمیتەی نوێنەراتی 42 حزب و لایەنی سیاسیەت چوارپارچەی کوردستان کرد. لە کۆبوونەوەکەدا کۆمیتەی لایەنە سیاسیەکان داوایان کرد حکومەت هێرێم بڕیاری پەرلەمانی کوردستان دەربارەی مامەڵەکردنی فەرمی لەگەڵ ئیدارەی ڕۆژاوای کوردستان جێبەجێ بکات و مۆڵەتیکردنەوەی فەرمی کانتۆنەکانی ڕۆژاواش لە هەرێمی کوردستان بدات. لای خۆشەوە نێچیروان بارزانی لە کۆبوونەوەکەدا پشتگیری حکومەتی هەرێمی بۆ کۆبانێ دووپات کردەوە ڕایگەیان شەڕڤانانی کورد قارەمانانە بەرەنگاری داعش بوونەتەوە بەرخۆدانی کۆبانێژ مای شانازی کورد و هەموو جیهانە. هەروەهای وای خواست چوونی پێشمەرگە ببێتەوەی سەرکەوتنی یەکجاری لە کۆبانێ و دووپاتی کردەوە هەرێم لە هەموو پشتگیرێکی سەربازی مرۆیی بۆ کۆبانێ بەردەوام دەبێت. بەهۆی دابەزینی نرخی نەوت و لە بازاڕەکانی جیهاندا و زۆربوونی خەرجە سەربازەکان بودجەی خەمڵێنراوی گشتی عێراق تووشی کوردێنان بۆتەوە و یەکێک لە پلانەکانی ئەنجومەنی وەزیرانیش کەمکردنەوەی خەرجە گشتیەکان و موچە باڵاکانە بەڕێژەی لە 25 لەسەر پرسەکەش سبەینێ پەرلەمانی عێراق میوانداری حەیدەرابادی سەرۆکوەزیران هۆشیار زێباری وەزیری دارایی و عادڵ عەبدولمەدی وەزیری نەوت دەکات و لە دانیشتنێکی یاساییدا گفتوگۆ لە سەرپرسی کوردێنانی بودجە دەکرێت و چەند پلانێ بۆ چارەسەرکردنی کوردێنانەکە دەخرێتە ڕوو. سروە عەبدولواحید پەرلەمانتاری کورد لە پەرلەمانی عێراق لەبارەی کۆبوونەوەکەوە بێنارتی ڕاگەیان یەکێکی تر لە پلانەکانی ئەنجومەنی وەزیران بۆ چارەسەرکردنی کوردێنانەکە بەرزکردنەوەی نرخی دۆلارە لە ناوخۆدا. بەڵام ئەم پلانە پێ ناچێت دەنگی لەسەر بدرێت چونکە دەبێتە هۆی داڕوخانی زیاتری ئابووری عێراق. وتیش یەکێکی تر لە پلانەکان کەمکردنەوەی خەرجە گشتەکان و کەمکردنەوەی موچەی پلە باڵاکانە بەتایبەت موچەی پەرلەمانتار و وەزیر و بریکار و بەڕێوەبەرە گشتەکان. یەکێک لە هۆکارەکانی کوردێنانی بودجەی خەمڵێنراوی 2014 عێراق شەڕی داعشە کە بە 100 ملیۆن دۆلار بۆ پێداویستە سەربازیەکان خەرج کراوە. بودجەی 2014 عێراق بە 174 تریلیۆن و 649 میلیارد دیلار خەمڵێنراوە، بەڵام تا ئێستا پرۆژە یاساکە لە پەرلەمانی عێراق پەسەند نەکراوە. دوای هەش کۆبوونەوە لایەنە سیاسەکانی پارێزگای هەڵەبجە لە سەردا بەشکردنی کورسەکانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە و پۆستە ئیدارەکانی تری پارێزگاکە ڕێکەوتن. بەپێی ڕێکەوتنەکەش کورسەکانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە لە 25 کورسی پێگاتون. کارێکە لە گۆڕان و یەکێتی و یەکگرت و پارتی و کۆمەڵ 4 کورسی ئەنجومەنیان بەردەکەوێت. بزوتنەوەی ئیسلامی 2 کورسی و هەرێکە لە سۆسیالیست و حزبی شیوعی و ئایندە 1 کورسی ئەنجومەنیان بەرکەوت. هەروەها یەکگرت و ئیسلامی پۆستی جەگری یەکەمی پارێزگار و کۆمەڵ ئیسلامی پۆستی جەگری دومی پارێزگاری هەڵەبجەی بەردەکەوێت. قایمقامی هەڵەبجەش بۆ پارتی دەبێت و پۆستی پارێزگاری هەڵەبجە و سەرۆکی ئەنجومەنی پارێزگاکەش بۆ گۆڕان و یەکەتی دەبێت. هەشتمین کۆبوونەوەی لایەنە سیاسیەکانی هەڵەبجە لەسەر یەکلاییکردنەوە و دابەشکردنی پۆستەکانی پارێزگاکە بۆ ماوەی 6 کاتژمێر لە بینای مەڵبەندی یەکی بزوتنەوەی ئیسلامی ئەنجام درا و لایەنەکان ڕێکەوتن لەسەر پێشنیازی دروستکردنی ئەنجومەنی پارێزگا بۆ هەڵەبجە و هەروەها پۆستەکانی پارێزگاکەشیان یەکلایی کردەوە. بە جۆرەی زانێرەکان ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە لە 25 ئەندام پێک دێت و نۆلایەنی سیاسی بەشداری تێدا دەکەن بە جۆرێک هەریەکە لە یەکێتی و پارتی و گۆڕان و یەکگرت و کۆمەڵ سەر و 4 کورسی و بزوتنەوەی ئیسلامیش 2 کورسی و سۆسیالیست و شووعی و ئایندا سەر و کورسیەکیان بەردەکەوێت. زۆربەی پۆستەکانی ئەم پارێزگایەمان یەکلایی کردەوە، پۆستی پارێزگار، پۆستی ئەنجومەنی سەرۆکی ئەنجومەنی پارێزگار، پۆستی بەڕێوەبەرایەتیەکانی دیوانی پارێزگار، ئەنجومەنێکی کاتی کە ئەویش کورسیەکانی ناو ئەنجومەنەکەشمان پێشنیار کردووە لە نێوان حیزبەکانە، بەڵام ئێمە هەنگاوی دووەممان ماوە کە بەڕێوەبەرایەتیەکانی خوار ئەوەیە کە هەڵمان گرتووە بۆ کۆبوونەوەی 15 مانگ کە هەر هەمووی پێکەوە لە یەک کاتە ناوی حیزبەکان، پۆستەکانیان، کورسیەکانیان، شوێنەکانیان هەمووی بڵاوەکەینەوە.
سەبارەت بە دابەشکردنی پۆستەکانی پارێزگاکەش لایەنەکان ڕێککەوتون جێگری یەکەمی پارێزگار بۆ یەکگرتووی ئیسلامی و جێگری دووەم بۆ کۆمەڵ و قایمقامی هەڵەبجەش بۆ پارتی دەبێت. پۆستی سەرۆکی ئەنجومەنی پارێزگا و پارێزگاریش لە نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانیدا ماوەتەوە و یەکلایکردنەوەشی پەیوەست کراوە بە یەکلایکردنەوەی پۆستەکانی پارێزگای سلێمانی. چاوەڕێوەکەین با پرازگای سلێمانیێک لەوێت و دوایەوەی مەش بزانین لەوێت چیەکرێت لێرە ژەمنێت لەسەر ئێرە قەرار بێت. بەڵێ ئەمە دەنگیەکەمی بە پێ تەحقیقمان 6 کورسی و 6کیشمان بەرەکەوێت، بەڵام وازمان لە 2 کورسی و نیوەیەکیش تقریبەن هێناوە لەبەرەوەی کێشەکان چارەسەر بێت. لەبارەی دابەشکردنی بەڕێوەبەرایەتیە گشتیەکان و شارەوانی و ناحیەکانیش دوای یەکلایکردنەوەی پۆستی پارێزگار لە نێوان حیزبەکان یەکلایی دەکرێتەوە، بەڵام تا ئێستا نازانرێت تا چەندە دروستکردنی ئەنجومەنی پارێزگار بەبێ هەڵبژاردن یاسایی و ڕێگەپێدراوە لە کاتێکدا دانیشتوانی هەڵەبجە دەنگیان بۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانی داوە. ئەم دانیشتنە لە دوای ئەو دانیشتنە هات کە ئێمە لەگەڵ وەفدێکی ڕاوێژکاری و یاسایی ئەنجومەنی وەزیرانە کردمان لەسەر ڕاستپاردە و بە ڕێنمونی ئەوان ئەم کۆبنەوەمان ساز کردووە بۆ ئەوی لایەنە سیاسیەکان بگەنە تەوافق و ئەوان لەسەر ئەو تەوافقەی لایەنە سیاسیەکانی هەڵەبجە کارەکەن لە ئەنجومەنی وەزیران و سەرۆکایەتی پەرلەمان. لەگەڵ دڵخۆشی هاوڵاتیانی هەڵەبجە بۆ یەکلایکردنەوەی زۆرێک لە پۆستەکانی پارێزگاکەیان، بەڵام گرێکوێرەکەی پارێزگای سلێمانی گرێکوێرەیەکی تری لە پارێزگای هەڵەبجە دروست کرد. بەڵام هاوڵاتیانی هەڵەبجە 16 ساڵی داهاتوویان بە دواوە دەداناوە بۆ کردنەوەی ئەو گرێکوێرەیە. وریا حەمەکەریم NRT هەڵەبجەی شەید. مستەفا کەمال ئەتاتورک 91 ساڵ لەو پێش کۆماری تورکیایی دامەزران. باشێکی زۆری خاکی کوردستانی گەورەش خرایە سەر و دەوڵەتە کە ئێستا لای کورد بە باکووری کوردستان ناو دەبرێت. دوای 91 ساڵ هێشتا مەسەلەی کورد گەورەترین کێشەی تورکیایە و چەند ساڵێکی شەهەوڵی چارەسەری ئاشتیانە دەستی پێکردووە. جگە لە باکووری کوردستان تورکیا بە شێوازی جیاوازیش پەیوەندی و کاریگەری لەسەر پارچەکانی تری کوردستان هەیە. 91 ساڵ لەمەوبەر ڕۆژی 29 ئۆکتۆبەری ساڵی 1923 کۆماری تورکیا بەڕابەرایەتی مستەفا کەمال ئەتاتورک ڕاگەیەندرا وەک دەوڵەتێکی نوێی جیاواز. دوایەوەی ماوەی نزیکەی 400 ساڵ تورکیا ناوەندی خلافەت و بەڕێوەبردننی جیهانی ئیسلامی بوو. کەمال ئەتاتورک لە ڕۆژی دامەزراندنی کۆماری تورکیاوە تا مردنی لە ساڵی 1938 کەسی یەکەمی دەوڵەتەکە بوو. ئەتاتورک بە درێژایی ماوەی دەسەڵاتەکەی هەوڵیدا تورکیا لە وڵاتێکی ئیسلامیەوە بگۆڕێت بە کۆمەلگایەکی شێوە خۆر ئاوایی و بۆ ئەوەش چەندین ڕێو شوێنی گرتە بەر. وڵاتە زلێزەکانی خۆراوا لەو کاتەدا پشتگیری و هەموو هاوکارێکی ئەتاتورکیان کرد تاوەکو دەوڵەتەکەی لەسەر پێی خۆی بوەستێت و پێشوەختەش کاریان بۆ ئەوە کردبوو. بەشێکی زۆری خاکی کوردستانی گەورە خرایە سەر کۆماری تورکیا کە ئەمڕۆ لە لای کورد بە باکووری کوردستان ناو دەبرێت. ئەوەش بە پێی پەیماننامەی لۆزانی ساڵی 1923 لە نێوان وڵاتانی هاوپەیمانی سەرکەوتووی جەنگی یەکەمی جیهانیدا. دەوڵەتانی هاوپەیمانان دانیاننا بە کۆماری تورکیادا وەک میراتگیری ئیمپراتۆریەتی عوسمانی و بە تەواوی خاکی باکووری کوردستانیش بووە بەشێک لەو دەوڵەتە تازە دروستبووی خۆرهەڵاتی ناوەڕاست. هەرچەندە کەمال ئەتاتورک بانگەشەی دامەزراندنی دەوڵەتێکی مەدەنی و سیما عەلمانی دەکرد، بەڵام بەرامبەر نەتەوەی کورد سیاسەتی قڕکردنی پەیڕەو کرد و شۆڕشەکانی شێخ سەعیدی پیران و ئەوانی دواتریش هەتا دروستبوونی پەکەکە کاردانەوەی ئەو سیاسەتەی دەوڵەتەکە بوو. دامەزراندنی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە و دەستپێکردنی خەباتی چەکداری لە ساڵی 1984دا بە قۆناغێکی گرنگ و بەرەو پێشچوونێکی کاریگەر لە بزوتنەوەی ڕزگاری خوازی باکووری کوردستاندا دەنرێت و گیانی بەرگری بەخشیەوە بە کوردی ئەو بەشەی کوردستان. ماوەی 12 ساڵیشە بارودۆخێکی جیاواز لە تورکیادا دروست بووە. ئەوەش لەگەڵ هاتنە سەرکاری پارتی دادوگەشە پێدان کە بانگەشەیەوە دەکات دەیەوێت پرسی کورد لە ڕێی بێدەنگکردنی چەکەکان و پرۆسەی ئاشتیەوە چارەسەر بکات. ئێستا لە هەر قۆناغێکی تری ڕابردوو مەسەلەی پەیوەندی نێوان تورکیا و پارچەکانی کوردستان جێی مشت و مڕ و لێوردبوونەوەیە. سەبارەت بە باکووری کوردستان هێشتا تورکیا پەکەکە بە ڕێکخراوێکی تیرۆریستی دادەنێت و عەبدوڵڵا ئۆجەلانیش بە زیندانی هەتاهەتایی سزا دراوە. هەرچەند ئەردۆغان چەند هەنگاوێکی بۆ چارەسەری ئاشتی ناوە، بەڵام هێشتا لە ئەستی داواکارەکانی کوردانیە. سەبارەت بە باشووری کوردستانیش بەرەو پێشچوونی خێرا لە پەیوەندی ئابوووریەکان و نەوت و وزەدا ڕووی داوە و
تورکیا تاکە دەواازەی هەناردەکردنی نەوتی هەرێمە بەڵام بەدەمەوە نەهاتنی تورکیا بۆ هەرێمی کوردستان لە کاتی هێرشەکانی داعش گۆمانی لەسەر و پەیوەندیە دروست کرد و جۆرێک لە سارد و سڕی لە نێوان هەولێر و ئەنکەرە دروست بوو. بۆ ئەو بارودۆخەشی ئێستا لە خۆرئاوای کوردستان بەڕێوە دەچێت. تورکیا هەڵوێستێکی زۆر ڕۆشنی نییە، تەنانەت تۆمەتباریش دەکرێت بەوەی هاوکاری چەکدارەکانی داعش دەکات بۆ کەوتنی کۆبانێ. بەڵام ڕێگەدان بە تێپەڕبوونی هێزی پێشمەرگە بەناو تورکیادا بۆ کۆبانێ پێدەچێت دۆخێکی تازەی ئەو پەیوەندیانەی نێوان باشوور و خۆراوای کوردستان لەگەڵ تورکیا بێنێتە ئاراوە. حقیقەتەن هینێتە بەریۆ. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا لە ڕێوڕسمی 91 ساڵەی دامەزراندنی کۆماری تورکیادا ڕایگەیان تورکیا هی هەر 77 ملیۆن دانیشتوانەکەیەتی و هەمووان بێ جیاوازی نەوەی ئەو کۆمارن. ئەردۆغان ئاماژەی بۆ کرد ئێستا تورکیا سەرجەم کلتور و بیر و باوەڕ و قەومیەتەکانی لەخۆ گرتووە و لەگەڵ ڕۆحی کۆماری تورکیادا یەکیان گرتووە. لە قەزای چەمچەماڵ بەشێک لە وڵاتیان و خوێندکاران و فەرمانبەران با ڕێپێوانی پشتگیری خۆیان بۆ کۆبانێ دەربڕی و داواشیان کرد حکوومەت هێرێم هاوکاری و پاڵپشتی زیاتری کۆبانێ و شەڕبانانی یەپەکە بکات لە ڕوبەڕووبوونەوەی چەکدارانی داعشدا. لەگەڵ بەردەوامی هێرشەکانی چەکدارانی داعش بۆ سەر کۆبانی نیگەرانی و ناڕەزایەتەکان لە پارچەکانی تری کوردستان و وڵاتانی دەرەوە درێژەی هەیە. لە قەزای چەمچەماڵیش بە بەشداری ژمارەیەکی بەرچاوی هاوڵاتیان و خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکان و ڕێژەیەکی بەرچاوی فەرمانبەران و چالاکانی سنوورەکە بە چەند ڕێپێوانێکی جیاجیا و بە چەند دروشمێکی نەتەوەی پاڵپشتیکردنی خۆیان بۆ کۆبانی دەربڕی. ئەمڕۆ کە خوێندکارانی زانکۆ پەیمانگاکان و سەرجەم چین و تێژ و ڕۆشنبیران لایەنە حیزبی سیاسی و مەدەنیەکانی شاری چەمچەماڵ هەستان بە دەربڕینی هاوخەمی لە پایتەختی شەیدوان فالکراوەکانەوانە بۆ شکوبرا پێشمەرگەکانمان لە بەرەکانی جەنگ و لە شاری کۆبانی چامان لە سەرکەوتنە ئیشەڵا سەرکەوتن بەڕێوێ. دواتر بەشداربووانی ڕێپێوانەکان لە بەردەم باخچەی شێخ ڕەزای تاڵەبانی گردبوونەوەیکی ناڕەزاییان بۆ ماوەی زیاتر لە کاتژمێرێک ئەنجامدا. بەشداربووانی ئەو گردبوونەوە ناڕەزاییە داواکار بوون هەرچی زووە حکوومەتی هەرێمی کوردستان هاوکاریکردن و پاڵپشتیکردنی بۆ شەڕڤانانی کۆبانی زیاتر بکات. ئێمە بەدڵ بە ڕۆح لەگەڵیان ئەوان لە پێناوی ئازادی کوردستان ئەجەنگن ئەمڕۆ. ئێمە ئەزانین ئەمڕۆ کوردستان کە کەوتوتە ناوچەیەکەوە کە داگیرکەران دەوریانی داوە ئەوان بوونە بە ڕەمزی بەرخودان ئەگەر لە ڕابردوودا گەلی کورد بە چیماباران و بە ئەنفال ناسرابێت و بێ بە ناسنامەی ئەمڕۆ کۆبانی بووە بە ناسنامەی بەرخودان و بەرگریکردن لە خاکی پیرۆزی کوردستان. ئەگەرچی ماوەی زیاتر لە 40 ڕۆژە هێرشەکانی داعش بۆ سەر کۆبانی درێژەی هەیە بەڵام خۆراگری و بەرخودانی شەڕبانانی کۆبانی بووە بەجێی سەرنجی ناوخۆیی و نێودەوڵەتی. بە مەبەستی هاوکاریکردنی شەڕبانانی کۆبانی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی وەزارەتی پێشمەرگەوە لە ئێستادا هێزێکی پێشمەرگەی بۆ شارە ڕەوانە کردووە. بێ بە دڵ و بە گیان بە کۆمەک بە خوێن ئێمە بێ لەگەڵ کۆبانی بین ئەوەی کە حکوومەتی هەرێم کردی شتێکی زۆر باش بوو بەڵام زۆر درەنگ بوو ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان تاکە حکوومەتە ئەبێ بە بیێرانە لەسەر شەرەفی ئەم میلەتە بێتە جواب کۆبانی شەرەفە سەرسامە لە ئاستی ئەو شێرە ژنە بەردانە. من سەرکردەیەکە ناسم پەنجەی شۆڕش لە زیندانە ڕاوەشێنێ ژن و مناڵی گەلەکەی خاکی دوژمنە هەشێنێ. ماوەی 44 ڕۆژە شەڕبانانی کورد لە شاری کۆبانێ لە خۆراوی کوردستان ڕوبەڕووی چەکدارانی داعش بوونەتەوە. بەڕای بەشێک لە چاودێرانیش کۆبانێ تەنها ڕێپێوان و گردبوونەوەی ناڕەزایی ساڕێژی زامەکانی ناکات و پێویستە سەرجەم لایەنە کوردستانەکان تەباو یەک هەڵوێز بن لە هاوکاریکردنیدا و هەرچی زووە دوورکەونەوە لە موزایدەی سیاسی. ڕزگار جەبار NRT چەمچەماڵ. لە ماوەی مانگی ڕابردوودا لە شاری کەرکووک 6 کەس دیار نەماون کە لەو 6 کەسە دوانیان بە فەرمی لە بەڕێوەبەرایەتی پۆلیس بە حاڵەتی فراندن دەستنیشان کراون و 4 کەسەون بۆکەی تریش تا ئێستا چارەنووسیان دیار نییە و نازانرێ فرێنراون یاخودنا. دوای ماوەیەک لە نەمانی حاڵەتی فراندنی هاوڵاتیان لە پارێزگای کەرکووک جارێکی تر فراندنی هاوڵاتیان لەو شارە دەستی پێکردەوە. لە ماوەی مانگی ڕابردووشدا زیاتر لە 6 کەس لە کەرکووک دیار نەماون. لەم 6 کەسەشدا دوانیان بە فەرمی لە بەڕێوەبەراتی پۆلیس بە حاڵەتی فراندن دەستنیشان کراون. 4 کەسەون بۆکەی تریش تا ئێستا چارەنووسیان دیار نییە و نازانرێت فرێنراون یان نا. ئەو دوو هاوڵاتیشی کە لەلای پۆلیس بە حاڵەتی فراندن تۆمار کراون یەکێکیان مێرمنداڵێکی تەمەن 14 ساڵە و ئەوی تریش کچە خوێنکارێکی تەمەن 25 ساڵە و بەڕەگەز عەرەبە.
بۆ نمونە ئەوێستا کە ئەوە دوو حالت ئەوە ئێمە توانیمان ئەوەی کەشوەرکەیەکەشان لە بەغداش بوو وانوامە بەردەوامین حالەتەکان ڕوودەداتن بەڵام ئێمەش مەوجودین و هەروەها بەو شێوەیەش ئینشاءڵڵا ئاشکرای دەکەین و هەر حالەتێکی بیتر ئێمە کاری خۆمان دەکەین. بەشێکی زۆری ئەو حاڵەتانەی کە وەک فراندن دەستنیشان دەکرێن لە بەرامبەر ئازادکردنیان فرێنەرەکان داوای بڕەپارێک لە کەسوکارەکانیان دەکەن. بەشێک لە حاڵەتەکانی فراندنیش گروپە چەکدارەکان ئەنجامی دەدەن و تەنها بۆ شێواندنی باری ئەمنیە لە پارێزگای کەرکووک. هاوکات ساڵی ڕابردوو 16 شۆفێری تاکسی لە کەرکووک فرێنران و پاش چەند مانگێک تەرمی شۆفێرەکان دۆزرانەوە. طبعا هەردووکی کاری ئێرهابە بە تایبەتی ئەوەی مناڵە تورکمانەکە یەکێکیان پلەشی هەیە لە ناو داعشا و ئەویان کە بریندارە بە قسەی هاوڕەکانی ئەمیرە بەڵام ئێمە جارێ نازانین لە کۆڵینەوە وا لە ئەم برادرانەیە ئەوەی دووەمیش کچە ژنەکەش سەرەتا داوای پارەی کردووە ئێمە پسەرێ بڕینەوە ئیکوژین و ئەوە دەفتەرە نەدەن و چل دەفتەر و نازام چی ئەویش هەر ئەچێتە تەڕەنکاری ئێرهابەوە. بە پێی ئامارێکی پۆلیسی کەرکووک دەستی NRT کەوتووە لە ساڵی 2012دا 23 کەس فرێنراون و لە نێو فرێنراوەکانیش پزیشک و ئەندامانی سەر بە دەستگاملەکانی تێدا بوو بەڵام ئەم ئامارە لە ساڵی 2013دا بەرز بۆتەوە بۆ 27 حاڵەتی فراندن و بەشێکی زۆریشیان پاش وەرگرتنی پارە کەسی فرێنرا و کوژراوە. لەم ساڵیشدا تا ئێستا هیچ ئامارێکی فەرمی نییە بۆ حاڵەتەکانی فراندنی هاوڵاتیان جگە لەو 6 کەسەی لە مانگی ڕابردوو فرێنراون و چواریان دیار نەماون. ڕۆکان جاڤێنارتی کارکووک. لە کۆتاییدا گرنگترین ناونیشانەکان لیژنەکانی پەرلەمانی عێراق دابەشکران و لە کۆی 26 لیژنە کورد سەرۆکایەتی 5 لیژنەی بەرکەوت. لە بەرەبەیانی ئەمڕۆ شەپۆلێکی بارانبارین هەرێمی کوردستان دەگرێتەوە لە هەندێک ناوچەش پێشبینی ڕوودانی لافاو دەکرێت. هێزێکی پێشمەرگەکە لە ڕێگەی فڕۆکۆ چوو بوونە تورکیا ئێستا لە دەواازەی مورشید پنارجێگیر کراون و لە چاوەڕوانی هێزەکانی تردان بۆ چوونە ناو کۆبانێ. لایەنە سیاسیەکان لە هەڵەبجە لەسەر پێشنیازی دابەشکردنی پۆستەکانی پارێزگاکە ڕێکەوتن و 25 کورسیش بۆ ئەنجومەنی پارێزگاکە دیاری کرا. هەواڵەکانتان پێشکەشکرا هەمیشە بۆ دوایین زانیاری و ڕووداوەکان بینەری کەناڵی NRT بن و سەردانی سایتی nrttv.com کەن. کامەران.